ئەمڕۆ یەکەم ڕۆژی خولی شەشەمی فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ بە بەشداری چەندین فیلم لە چەند وڵاتێکی جیهانەوە بەڕێوە دەچێت و کۆمەڵێک هونەرمەندی بەناوبانگ ئامادەی فێستیڤاڵەکە بن. خاتوو هێڤ ئەحمەد بە سوپاسەوە وتەبێژی فێستیڤاڵ ڕاستەخۆ لە ئەڵمانیا لەگەڵمانە بێت و باسی فێستیڤاڵەکەی لەگەڵاکەین. خاتوو هێڤە سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. با من سەرەتا لەوە دەست پێ بکەم جیاوازی ئەم خولەی فێستیڤاڵ لەگەڵ خولەکانی ڕابردوو لە چی بینیتەوە؟ سلااو بۆ ئێوە، سلااو بۆ بینیرانی کورسات، سلااو بۆ شاری سلێمانی شاری بەم. بەڵێ زۆر جوان بۆم لە دەنگت نەبوو چونکە زۆر قەربەڵغڵای من هەیە. جیاواز لە ساڵانی دیکە ئەمین ساڵ بڕاستی لە سەد و لە هەزار و بڵێن 1954 فیلم بۆمان هاتووە لە 127 دەولەت. طبعا ئێمە 4 پارچە کوردستان دایم ئەڵێم بە 1 پارچە حسێب دەکەن، بە 1 پارچە کوردستان 27 دەولەت بۆمان هاتووە. اینجا لەگەڵ ئەوە 29 فیلم ئێمە عەرزەکردن، یعنی 29 فیلم ئەچین لە بەشی ئاخیر بڵێن لە کۆتاییوە بۆ پشتبەرکێ بۆ وەرگرتنی خڵاتەوە. هەم دیسان ئەڵێم جیاواز لە ساڵانی دیکە ئەمساڵ 3 فیلمی لەسەر کۆبانیمان هەیە. باشە. خاتوو هێڤە منە پرسم ئامانج لە بەڕێوەچوونی فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ چیە؟ بەڵێ ئێمە دایم ئەڵێن، هەمیشە من ئەڵێن خۆی سینەما بەعام نامەیە. ئێستا بۆ نمونە 3 فیلمی لەسەر کۆبانی با نەڵێن ئێمە لە وڵاتێکی ئەوروپا یاخود لە ئەڵمانیا ئەم فێستیڤاڵە عەرزەکەین، با بڵێن ئێمە لەسەرنەوەی خۆمان کە لە ئەوروپاش ئەژین نەوەی نوێ کە هەم دیسان بیر لە ئەوە ئەکا لەسەر قەدەی کوردی لەسەر هەر شتێکی هەر بچ ڕەنگێک بێ دۆزی کوردی بێ یا کۆمەڵگەی کوردی بێ هەم پیشانی نەوەی نوێ لە خارجەکەن و هەم پێشانی وڵاتانی دەروە. بەڵێ خاتوو هێڤە فێستیڤاڵەکە چەند ڕۆژە خانێت؟ ئەمڕۆ یەکەم ڕۆژە. بەڵێ ئەمڕۆ یەکەم ڕۆژە افتتاح فیلمێکی دیکومنتەری کۆبانی ئەکەن بە دەرهێنەری جەنگ و شەریف خۆی مدیری فێستیڤاڵە. اینجا لەگەڵ ئەوە هانی هونەرمەندی کوردی ناوبانگ افتتاحەکە گۆرانی ئەڵێت ئەمڕۆ لە ساعت 4 وتم دەستی پێ ئەکەن، بەیانی و دوو بەیانی لە ساعت 19 دەستی پێ ئەکەن. بەڵێ هێڤە خان فیلمە بەشداربووەکان لەسەر چ بنەمایەک هەڵبژێراون؟ بەڵێ خۆی ئێمە بەعام وەرەگرن، بەڵام کورتە فیلم وەرەگرن، چ دوکومنتاری بێنمە ئەنیمێشن بێ، بڵێن لە هەر جۆرە فیلم ئێمە وەرێگرن. ئەم ساڵ جۆرەجۆری هەیە، ئەم ساڵ با بڵێن وڵاتەکانی جۆرەجۆرن. ئەم ساڵ ئەمریکامان هەیە، فەرەنسامان هەیە، ئیتاڵی هەیە، عەرەبی هەیە، تونسی بۆ نمونە، کوردی هەیە، ڕۆژئاوایی هەیە. بەڵێ هێڤە خان دیسکی هونەری کورسانی و زانیوێتی کە خانمە هونەرمەند هانی لەم فێستیڤاڵەیە بەشدارە بێت. سروشتی بەشداریکردنی ئەو خانمە هونەرمەندە چی دەبێت لە فێستیڤاڵەکەیە؟ زۆر جوان دەنگ نەبوو. خاتوو هێڤە گوێبیستی منی؟ هێڤە خان دیسکی هونەری کورسانی و زانیوێتی کە خانمە هونەرمەند هانی لەم فێستیڤاڵە بەشدارە بێت. سروشتی بەشداریکردنی ئەو خانمە هونەرمەندە چی ئەبێت لە فێستیڤاڵەکەیە؟ خۆی هانی بڵێن هونەرمەندێکی ژنی بڕاستی ئێمە هەموو شانازی پێ ئەکەن، یەکێکی دەمخۆشە. ئەمساڵ ژنێکی کورد بە فێستیڤاڵێکی لەژێر ناوی کۆبانی و فێستیڤاڵێکی کوردی گۆرانی بۆمە شانازیە. هەم ئێمە بەردەوام حەجەکەن جۆرەجۆری پێ هەبێ، نەتەنها ڕۆژئاوایی بێ، نەتەنها خۆی فێستیڤاڵ ڕاست کۆبانیە، بەڵام هەر 4 پارچەی کوردستان وەرەگرێ. هانی خان خۆی ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەمە ئەم شتە زۆر گرنگە بۆ ئێمە. بەڵێ هێڤە خان لە خولەی ئەم ساڵی فێستیڤاڵدا هاوشێوەی خولەکانی ڕابردوو سوپرایزتان ئەبێ. سوپرایزی ئەم ساڵ چییە؟ چ هونەرمەندێکی ناسرا لە فێستیڤاڵەکە بەشداریەکات؟ من ببورم دەنگ زۆر هێڤە خان گوێ لێمە بوو؟ بەڵێ
لەم خوڵێ ئەم ساڵی فێستیڤاڵ هاوشێوەی خوڵەکانی ڕابردوو سوپرایزتان ئەبێ سوپرایزی ئەم ساڵ چییە چ هونەرمەندێکی ناسراو لە فێستیڤاڵەکە بەشداری ئەکات؟ ئەم ساڵ بیشتە نیم ساعتێکی ئەوە ماوە زۆر هونەرمەندی ناوبانگی کوردمان هەیە ئێمە ناتوانین داوا زۆر کەسمایان بحساب زۆر کەس بێت بەڵام ئێمە بەناو نتوانن بڵێن چیکە هیچ شتێ نەهاتوونە نازانی زەر شتێک دروست بێ بەڵام زۆر زۆر هونەرمەند ئەم ساڵ هونەرمەندی کورد هەیە دەمێنەری ئەوروپیمان هەیە ئەکتەری سووری چەند ئەکتەری سووریمان هەیە بەڵێ اینجا سپرایزی فستیڤال ئەم ساڵ پەیکەری ژنی ئازاد لە ناو وڵاتێکی ئەوروپا داینن لە هەمان کاتەوە پەیکەرێکی گەورە بە شێوەی ژنی ئازاد لە کۆبانی لە افتتاحی فستیڤال ئەکرێ بێژگە ئەو بڵێن بە شێوەی بچووکی کە ئەدێ بخاوە خەڵات پەیکەرێکی گەورەمان هەیە. باشە خەڵاتەکان بەسەر چەند کەتیگۆریدا دابەش بوون و ئایا جیاوازی لەگەڵ خوڵەکانی پێشوە هەیە؟ بەڵێ هەم دوستان ئەڵێن ببورین ئەگەر جوان تێنەگەشت بم لەسەر 15 کەس پرسیارەکەت بۆ دووبارەکەمەوە هێڤەخان بەڵێ سەر 15 کەس دابەشێکرێت با بڵێن باشترین دەرهێنەر باشترین سناریۆ باشترین تەسویر. بەڵێ باشە هێڤەخان فیلمە بەشداربووەکان تەنها کوردین یاخود فیلمی وڵاتانی تریش بەشدارە بن بە زمانی جیاواز یان بۆ فێستیڤاڵەکانی داهات و بیرتان لەمە نەکردوێتەوە؟ هێڤەخان مەبەستم ئەو فیلمانی کە بەشدارن لە فێستیڤاڵەکەیە تەنها کوردین یاخود فیلمی تایە غەیرە کوردی بێ بە زمانی جیاواز ئەگەر نەشبێ بۆ خوڵەکانی تر بیرتان لەوە نەکردوێتەوە فیلمی جیاواز وەرگرن کەتیگۆری جیاوازە بێ بۆ نمونە؟ من بتوانی هەم دیسان تێنەگەشتم بەڵام جیاوازی زۆر تقریبا هەموو زمانمان هەیە بێژگە زمانی کورد زمانی دیکەمان هەیە ئینگلیزی هەیە فرەنسی هەیە نەرویجی هەیە فارسی هەیە من هەر ئەوە تێگەشتم ببورن. بەڵێ هێڤەخان میدیاکانی ئەڵمانیا تا چەند بایەخ بەم بۆنە هونەری و کولتوریانی کوورد دەدەن بەگشتی بە نمونە فێستیڤاڵەکەی ئێوە؟ خۆی فستیڤالی ئەم ساڵ فستیڤالی بڵێن ئەفۆن میدیای ئەڵمانی گرنگی بێ فستیڤالماندایە لەسەر چەند بڵێن کەناڵی ئەوان کە ڕاگەاندبوون فستیڤالێکی ئاوا هەیە با بڵێن شێوەیەکی هۆلیۆدی کە کۆمەڵک وڵات بەخۆی ئەگرا فستیڤال لەژێر ناوی بڵێن فستیڤالێکی کوردیە. بەڵێ هێڤەخان ئەوەی جێی خۆشحاڵیە ماوەی چەند ساڵێکە لە ئەڵمانیا بۆ نمونە فێستیڤاڵی فیلمانیە لە دۆسڵدۆرف لە شاری هالەزا لە دیمانەی شانۆیمان هەیە لای ئێوەش فێستیڤاڵی فیلمی کۆبانێ هەیە کە ئەمە جێی خۆشحاڵیە تا چەند گرنگکە ئەم جۆرە فێستیڤاڵانە لە ئەڵمانیا یاخود لە ئەوروپا بە شێوەیەکی گشتی بەردەوام بێت کە ئامانج لێی ناسینی شوناس و کللتوری کوردیە؟ من خۆم زۆر بگریازانم ڕەنگە زۆر کەس بزانێت کە فستیڤال خۆی بەعام لە وڵاتێکی دەرەوە بکرێت زۆر زۆر گرنگە بتایبەت وڵاتانی ئەوروپا هەرچە فستیڤال هەبێ من بباشی ئەزانم چونکە هەرچی ئەڵێم ئێستا سەردەمی ڕۆشنبیریە ئێستا سەردەمی هۆنەرە ئێمە ئەتوانن لە ڕێگەی هۆنەر یاخود لە ڕێگەی ڕۆشنبیری زۆشت بگەن زۆر ئارماش بێنین. بەڵێ هێڤەخان من دواپرسیارە لەکەم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە هەر فێستیڤالێک یاخود هەر بۆنەیەکی هونەری بەتایبەت لە وڵاتانی ئەوروپا ڕوبەڕووی ئاڵنگاری و کۆسپوتەگەرا بێتەوە ئێوە تووشیار هیچ گرفتێک نەبوون پێشوەختە؟ لەسەر حکوومەتی ئەڵمانیا هیچ کێشەمان نەبوو بەعکسەوە زۆر یارمەتی ئەدەن بەڵام لە ڕووی مادەیی هەندێک جار ئێمە کێشەی دروست بۆمان ئەبێت چونکە خۆی فستیڤالمان بڵێن فستیڤالێکی نەیتزبیە ئیشی سەربەخۆ دایم کێشەی دروستە بێت خۆسیاتی تەیە بڵێن هەم بۆ شاری خۆمان کەشتێکی بڵێن سەربەخۆ بوو هەم ڕووی مادیەوە
چونکە ئەو کەسانی کە دامان ئەکەن کەسن بڵێن کوردن کەسێن بزنسمانن ڕەنگە ئێوە ئەو شتانە توێ زەحمەتی بۆمان دروستە بێ بەڵام لە ڕۆی وڵاتانی لە ڕووی ئەڵمانیا هیچ کێشەمانە بەعکسەوە. بەڵێ بەیوام هەموو شتێک بۆتان ئاسان بێ خاتوێڤە ئەحمەد وتەبێژی فێستیڤاڵی فیلمی کۆبانێ سوپاس ڕاستەخۆ لە ئەڵمانیا لەگەڵمان بوون سەرکەوتوو بن وەک هەمیشە.